يعني ئێمە داوامان کردووە کە وەکو فەرمانبەرانی حکوومەتی عێراق لێرە و لەوێ بەرپرس و موچە خۆرانی جووت حزبی دەسەڵاتدار لە هەرێم کە لەسەر قوت و بودجێ ئەم میلەتە خۆیان دەژێنن و بە دروشم و ڕاگەیاندنی مەترسی بێ بنەما دەیانەوێت ئاو لە ئاشی ئاغا و سەرۆکەکانیان بکەن. ئینتیمای نیشتیمانی و خۆشویستنی خاک بە فەرمانبەر و هاوڵاتیانی گیرفان خاڵی دەفرۆشنەوە. یەکێک لەو تو لە ڕێگایانی دەسەڵاتدارانی هەرێم لە ڕێگەی بەکرێگیراوەکانیانەوە دەیانەوێت هاوڵاتیانی پێ بترسێنن و داوا بکەن لە بری بەغدا موچەکانیان لە هەولێرەوە پێ بدرێت پرسی لە دەستدانی سەروەری خاکی هەرێم و ئەزمونونەکەیەتی. دەسەڵاتدارانی هەرێم بەردەوام جەخت لە دابەشکردنی موچێ لەلایەن حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم دەکەنەوە ئەگەر چی تەواوی پارەکەش لە بەغداوە نێرابێت بە وتەی خۆیان ئامانج لەمە پاراستنی قەوارەی هەرێمە. ئەم هۆشیاری دەسەڵاتداران لە کاتێکدایە چەندین بەرپرس و پەرلەمانتار و وەزیری دوو حزبی دەسەڵات تەنانەت سەرۆکی پارتیش مانگانە لە بەغداوە موچە و خانەنشینی وەردەگرن. هیچ کەسێکیش پێیان ناڵێت ئێوە قەوارەی هەرێم دەخەنە مەترسیەوە، بەڵام ئەگەر هاوڵاتی یان فەرمانبەرێکی گیرفانخاڵی لە بەغداوە موچەی بۆ بێت قەوارەی هەرێم دەکەوێتە مەترسیەوە. دەسەڵاتدارانی هەرێم لە بری ئەوەی بە خەڵک بڵێن ببورن یاریمان بە قوتی ئێوە و بژێوی خۆتان و ماڵ و منداڵتان کردووە لە بری داوای لێبوردن کە نەیانتوانیوە سامانی وڵات بە شەفافی بۆ خەڵک بەیان بکەن و لە پێناو خۆشگوزەرانیان خەرجی بکەن، یاخود لە بری ئەوەی داوا لە خەڵک بکەن پشتیان بگرن تا ئەوەی قەوارەی هەرێم نەکەوێتە ژێر مەترسیەوە. بەڵام ڕوو قایمانە دەڵێن نامانەوێ بەغدا ڕاستە و خۆموچەی فەرمانبەران بدات تا ئەوەی قەوارەی هەرێم نەکەوێتە ژێر مەترسیەوە. هاوڵاتیان دەپرسن ئەگەر بابەتەکە بەو جۆرەیە بۆچی ڕێکەوتنی ژێربەژێری خۆتان و وەرگرتنی موچەی زەبەلاحی بەرپرسەکانتان لە بەغدا قەوارەی هەرێم ناخاتە ژێر مەترسیەوە؟ ئەگەر شینەکەتان بۆ هەریسەکە نەبێت و نەتانەوێت بەردەوام هاوڵاتیانی هەرێم چاوبەرە و ژێری موچە بچر بچڕەکانتان بن و بەردەوام بن لە چەوسادنەوە و بێهیواکردنیان. لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە بەرپرسانی هەرێم بەردەوام شەڕیان بۆ وەرگرتنی باشترین و چەورترین پۆستە سیاسەکانی عێراق کردووە و هەمیشە لەسەر کێکە گەورەکەی بەغدا ئامادە بوون بێ ئەوەی باس لە تێکچوون و لە دەستدانی قەوارەی هەرێم بکەن. بەڵام ئەگەر بێت و فەرمانبەران داوای موچە لە بەغداوە بکەن ئەوە قەوارەکە دەکەوێتە ژێر مەترسیەوە و دەسەڵاتی بەغدا بەسەر هەرێم زاڵ دەبێت.